پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە دەفەرمێت دوو مەلایکە منیان بردمیان بۆ لای قەومێک ئەمە عەزابی قەبرە ئەی ئەو کەسەی شەرەف و ناموسی خەڵکی لەکەدار دەکەی ئەی ئەو کەسەی کە زینا دەکەی و تۆبەش ناکەیت گوێ بگرە بزانە ناو گۆڕە چی بۆ تۆ ئامادە کراوە تۆی مجرم ئەگەر تۆبە نەکەیت و ئەمڕۆ نەگەڕێتەوە بەلای خوای گەورە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم دوو مەلایکە بەڕێزە سەلامی خوایان لەسەر بێ کەسێکیان پێشانمدا قەومێکیان پێشانمدا جەماعەتێ زۆر ئەفەرمێ ئەمەندە ئاوسا بوون وەکو باڵۆن زۆر ئاوسا بوون جا ئاوساوی شتێکی زۆر ناشرینە زۆر ئاوسا بوون زیاد لە حەد ئاوسانێکی طەبیعی نەبوو ئەشەدە شەیئین ئینتیفاخن خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم چی شتێک کە زۆر ئاوسێ و وەکو باڵۆن بە گەورە دەبێتەوە ئەفەرمێ ئەو ئینسانانم بینی هەموویان ژن و پیاو هەموویان ئاوسا بوون بەڵام ئاوسانێکی زیاد لە حەد گەورە ئەمە یەک دووەم دەفەرمێ پیسترین بۆنیان هەبوو بۆگەنیان کردبوو لاشەیان بۆگەنی کردبوو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆنی ئەوان بۆنی لاشەی ئەوان دوو لە ڕێبەرەسان وەکو بۆنی سەرئاو پیس بوو وەکو بۆنی لاکی تۆپی و پیس بوو پیسترین بۆن ناشرینترین مانزەر ئاوساوترین لاشە هەموویان ئاوسا بوون لەناو گۆڕدا دەفەرمێ وتم بۆ خاتری خوا ئەمانە کێن ئەم تاوانبارانە کێن ئەوە ئاوساون بۆگەنیان کردووە لاشەیان بۆگەنی کردووە ئەو دوو مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ فەرموویان ئەمە ئەو پیاوە ژنانە کە لە دنیا زینایان کرد ژن یەخەتەگرێ قارەمانی تۆ جوامێری تۆ ئیمانی تۆ لەو کاتا دەرەکەوێ بڵێ مەعاذ الله وەکو پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بێ بڵێ پەنا ئەگرم بەخوا من زینا ناکەم خوشکی بەڕێزم پیاوەکان فەساد مەکەن ئەگەر ئێوە شلی نەکەن بۆ خەڵکی کەس ناتوانێت بەرامبەرتان بوەستێ هیچ پیاوێک ناوێرێ زاد بکە بەرامبەر بە ئێوە داوەشت بکە ئیلا بە دەگمەن نەبێت بۆیە خەتاکەی سەرەکێکە ئێوەن تاوانباری سەرەکی ئێوەن لە قورئانیشدا خوای گەورە باسی ئەفەرمێ ژنە زیناکەرەکان ئەمجا ئەفەرمێ پیاوە زیناکەرەکان بۆچی لەبەر ئەوە زیاتر ژن هۆکارە بۆ زینا بەڵام بۆ دزیەکە خوای گەورە پیاوە پێشەخە ئەمجا ژن چونکە بەعام پیاوە زیاتر دزیەکە بەڵام بۆ زیناکردن خوای گەورە ژن پێش دەخا بۆ ئەگەر پێت خۆشە لەو ڕۆژەی کە ڕۆحە پیسەکە دەرەچێ بەهۆی زیناکانتەوە لەناو گۆڕە بە ئاوسەی بۆگەن بکەی بەردەوام بە ئەگەر پێشت خۆش نییە دڵنیان پێشت خۆش نییە بێگومان دەبێ بگەڕێتەوە بە لای خوا سوێن بەخوا ئەوەی بەم شێوەیە بمرێ ئەوە عقوبەکەیەتی ئەبێ لەناو گۆڕدا بۆگەن بکات ئەبێ عەزاب بدرێ ئینسان ئەگەر تۆزێ مەعیدەی تۆزێ سکی بە ئاوسێ چەندی ناڕەحەتە بێ چەندی ناڕەحەتە بی دەوەرە بە ئاوسێ بەڵام ئاوسانێکی گەورە ناو جەهەنەمە ئەبێ چی بەسەرا بێ ئەمە لە ناو گۆڕدا بەم شێوەیە ئینسان پێت خۆشە بۆگەنکەی پێت خۆشە بۆنەکەت لە بۆنی لاکی تۆپی پیستر بێت نەخێر دەبگەڕێرەوە بۆ لای خوا زینا مەکە زینا بکەی خوا لێت خۆش نابێ ئەگەر لە دنیادا تۆبە نەکەی یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی کۆمەڵگامان لە فەسادی و لە خراپە و لە زینا